بەڵام زیاتر سەبارەت بە لێککەوتەکانی ئەم جەنگە و سناریۆکانی کۆتایی هاتنی لەگەڵ میوانەکەم قسە دەکەم. بەڕێز شێروان شەمێرانی نووسەر و شرۆڤەکاری سیاسی لە سلێمانیەوە لەگەڵمە. بەڕێز شێروان سپاس کە لەگەڵ کوردستان 24 ئەم جنگی کە لەگەڵ ئێران ئەمریکا و ئیسرائیل هەڵیان گریساندووە تا ئێستا چی لە دەخوێنیتەوە لە کاتێکدا ئێران بەرگریەکی باشی کردووە تا ئێستا و هێرشێکی زۆری بۆ سەر ئیسرائیل و 12 وڵاتی عەرەبی کە دەڵێت بنکەی هێزەکانی ئەمریکای لێ ئەنجام داوە، پێت وایە بەم ئاسانیە کۆتایی پێبێت؟ سپاس. بسم الله الرحمن الرحیم. جەژنتان پیرۆز. زۆر سپاس. ئەم جەنگە ئەگەر لە یەک وشەیە کورتی بکەینەوە بریتە لە جەنگی هەژمون، جەنگی هەژمون و دەست بە سەراگرتنی ناوچەکە بە تایبەت ئەوەی کەەوە پەیوەندی بە وزەوە هەیە، چونکە ئەگەر بمانەوێ بارودۆخەکە بخوێنەوە ئەمە ینی مێژوویەکی درێژی هەیە ئەو ملانەیەکەوە ئێرانەکان و ئەمریکەکانیان ئەمریکەکان بە شێوەیەکی گشتی لەگەڵ هەموو وڵاتانی جیهان کردویانە لە ڕابردوو بۆ ئەوەی کەەوە ئەم ناوچەیە تەنها لەژێر هەژمون و دەسەڵاتی ئەمریکەکانە بێت لەبەر ئەو پترۆلەی کەوا لەم ناوچەیە هەیە. هەر ئەمە شوای کرد لەوەی کە جەنگی ساڵی 1991 دژ بە عێراق کاتێکەوە چۆکوێت و دەستگرت بەسەر پاڵاوگەنەوتەکان ئەو کاتی عێراق لە رووسیا ویکەتی سۆڤێتی پێشووە نزیکتر بوو، ئەمریکا بڕیاریدا ئەو جەنگەی بەرپا کرد، جەنگی کەنداوی دووەمی دژ بە عێراق. ئەمە ڕیشەیەکی مێژووی هەیە، ئەوەشی هەر ئێستا درێژکراوی ئەوەیە کاتێکەوە ئێستا ئێرانەکان بە شێوەیەکی تەواو هەژمونێکیان هەیە لە ناوچەکە، هەژمونێکی سیاسی و سەربازی و ئابووریشیان هەیە تا ئاستێکی باش و ئەو پەیوەندیشکەوە هەیەە لەگەڵ چینەکانایەوە لەگەڵ ڕووسەکانایە، ئەوانش لە ململانەیەکی درێژن لەگەڵ ئەمریکیەکان، ململانەیەکی استراتیژی چارەنووساز کیان زیاتر پێشەکەوی و ئەوی کە ئەدایەتە دوا پاشخۆی ئەمە پەیوەندی بە ئەوە هەیە. بۆیە ئامانجی استراتیژی ئەمریکا ئێستەنا ئەم جەنگەنا و ئەو میکانیزمانش ناکەوە بەکارەهێنرێ و ئەو ئامانجە هەنووکەیانشنە ئامانجی استراتیژی ئەمریکا لەم جەنگا دووشتە. یەکەمیان ئەوەیە کەوا لە ڕووی سیاسیەوە ئێران ڕەنگی ئەمریکا بگرێ، واتە بە ڕەنگی ئەمریکا بگرێ لە ڕووی سیاسیەوە لە ناوچەکە. دووەمیان لە ڕووی وزەوە، لە ڕووی وزە و نەوتەوە بە تایبەتی ببێ بە بەشێک لەو سیاسەتەی کە ئەمریکا دای ئەڕێژێ بۆ ئابووری ناوچەکە و پەیوەندێکی ڕاستەخۆی بە ئابووری ئەمریکاوە هەیە. ئەمە دوو ئامانجی استراتیژی ئەمریکان. ئامانجی ئیسرائیل جیای ئیسرائیلەکان بە شێوەیەکی تر ئەڕوانە بابەتەکە، ئەوان فەوتانی ئێران یان کاولکردن و دواخستنیتی. باشە. بەڕێز شمێرانی ئەوەی کە ئێستا هەیە هەڕەشەکردنە لە ژێرخانی وزە بە تایبەتی کارەبا، ئەوەی کە ترامپ 48 ساعتی بۆ ئێران داناوتی ئەگەر گەروی هەرمز نەکەنەوە وزە و کارەبای ئێران دەکەینە ئامانج و ئێرانیش بە پێچوانەوە هەڕەشەی کرد کە چی لە ناوچەکەدا هەبێ و پەیوەندی بە ئەمریکاوە هەبێ دەکەنە ئامانج. پێت وایە ئەم شەڕە خەریکە درێژە دەکێشێت بۆ سەر ژێرخانی وزە و ژێرخانە گرنگەکانی دیکە کە پەیوەندی بە کۆمەڵێک بابەتی گرنگی ناوچەکەەوە هەیە وڵاتان بەخۆیەوە سەرقاڵ بکات؟ ئەم جەنگە هەردوو لە بە شێوەیەکی فراوانتر تەماشای ئەکەن، چ لە ڕووی ئاکارە سەربازیەکان یان میکانیزمە سەربازیەکان یان لایەنە ئابوووریەکەی، لایەنی ژیان کایەکانی ژیان بە شێوەیەکی گشتی. لە ڕووە سەربازیەکەیەوە ئەگەر تەماشا بکەی ئەمریکا بردومانی هەموو ئەو هێزانە ئەکەکەوە هاوپەیمانن لەگەڵ ئێران، تەنها بە ئەمریکەکە بە ئێرانەکانەوە ناوەستێ، ئەمریکا و ئیسرائیل مەبەستە. ئێرانیش لە بەرامبەرە بردومانی هەموو ئەو وڵاتانە ئەکە ئاوپەیمانە لەگەڵ ئەمریکا و ڕێگان بۆ خۆش کردو بۆ ئەوەی کەوا لە ئێران لە سنوور و خاکی ئێران نزیک ببنەوە بتوانن ڕاستەوخۆ چاودێریان بردومانی ئێران بکەن. لە ڕووەکەی کایەکەی ژیانیەوە بەڵێ بێگومان ئەوانش بە بەشێکە لەو جەنگە تەماشایەکان، چونکە کاتێکە تۆ ئەتەوێتەوە وڵاتێک کاول بکە یان وڵاتێک چۆکی پێدا بدەیت تەنها لە ڕووی سەربازیەوە نییە، کوشتنی سەرکردەکانیان سەربازەکانیان نییە، بەڵکو پێویستە هەموو پێکاتەکەی ژیان لە وڵاتە بسێنیتەوە. ئێستا ئەوە لەلایەنی وزەوە ئەوە بۆ بەشێک لە ئەوە ئەمریکا و ئیسرائیل ئەیانەوە یەک ئێران کاول بکەن و چۆکی پێدا بدەن، یعنی ئێرانەکان ئەیانەوە ئەم جەنگە درێژە بکێشێ بۆ ئەوەی کەوا تێچۆکەی بەرز بکەنەوە، ئەمریکەکان ئەیانەوە ئەم جەنگە درێژە نەکێشێ و بەڵام وا بکەن کەوا ئێران چۆکدا بدەن تا تێچۆکەی زیاد بدەن لە وزە. ئێرانەکانیش لە بەرامبەردا ئەدەن لە وڵاتانی کەندا و ئەوە ناتوانن بچن لە کۆمپانیەکانی نەوت و گازی ئەمریکەکان بن لە واشنگتۆن یان لە کالیفۆرنیا، بەڵام دێن لەکوێ ئەدەن؟ لە بەحرین ئەدەن، لە قەتەر ئەدەن، لە سعودیا ئەدەن. باشە. بەڕێز شمێرانی ئەوەی کە ئێستا باسی لێوە دەکرێت ئەوەیە کە ئەمریکا وادەی کۆتایی هاتنی جەنگەکەی دیاری نەکردووە، هاوکات دەگوترێت کە ژمارەیەک هێزی ماڕینزی ئەمریکی بەڕێگەون بۆ دوورگەی خارگ و گەروی هۆرمۆز. پێت وایە بە هاتنی هێزی ئەمریکا بۆ ناو شەڕەکە چی لە هاوکێشەی ئەم شەڕە بەرامبەر بە ئێران دەگۆڕێت؟ ئایا ئەمریکا دەست بۆ دوورگەی خارگ و گەروی هۆرمۆز دەبات؟
ئەگەر میزاجی ترامپ بخوێنیتەوە بەڵێ یعنی ئەو حەزەی هەیە ئەو ئارۆزوی هەیە وەک چۆن ویستی گریلاند لە کەنەدا بەرێت بە هەمان شێوە ئێستا ئەو چاوی لە دوورگەی خارکە خارکیش لە 1970 بۆ 90 وزەی ئێرانی لەوێەوە ئەچێت بۆ شوێنەکانی تر و ئەویش لە پشتی گەروی هورمزەوەی ئەگەر ئەوان بتوانن دەست بە خارکە بگرن ئەوە ئەتوانن یعنی بڕبڕی پشتی ئابووری ئێرانی بشکێنن بەڵام لە بەرامبەری ئەو ئێرانەکان بێدەنگ بن من قەناعەتم نییە بە هیچ شێوەیەک بێدەنگ بن ئەویش ئەتوانێت بە تەواوی هەرچی سەرچاوی وزە هەیە لە ناوچەکە کاولی بکات خاپۆری بکات تا ئێستا ئێرانەکان دەستیان پاراستووە بە شێوەی ڕاستە بردومانەکەن بەڵام ئەگەر تۆ لێکی بیتەوە بە شێوەیەکی وەرتر دەستیان پاراستووە بەندەری دوبەی بۆ ئێران هیچ نییە بە 4-5 ساڕۆک ئەتوانێت نقمی ئاوی بکە و بە تەواوی خاپۆری بکە ئێستا قەتەر بە تەواوی بەرهەمهێنانی گازی شلیشی وەستاندەوە بێژگا لە نەوت لەبەرەوە بەڵام ئایا چەندە کاریگەری هەبێت لە وەرچەرخانی جەنگەکە من ئەزانم بەرەو کاولکردتری ئەبات زیاد لەوەی و جەنابیشت ئەزانی میزاجی ئێرانیەکان بە تایبەت دەسەڵاتی ئێرانی ئێستا نەفەسێکی درێژخایەنیان هەیە حەزیان لە عینادە حەزیان لە عیناد و درێژخایەنیە بۆیە بە ئاسانی تەسلیم نابن باشە بەڕێز شمێرانیەکێکی دیکە لەو کارتانەی کە دەگوترێت بە دەستی ئێرانەوەیە جگە لە گەروی هورمۆز گەروی بابولمەندە بە کە ئێران دەڵێت کە ئەگەر پێویست بکات حوسیەکانی یەمەن ئەو گەروە دادەخەن بە داخستنی بابولمەندە بۆ هاوکات ڕاوەستانی جوڵەی بازرگانی لە گەروی هورمۆز ئەو ئاڵۆزیە کە لە بازاڕی قەیرانی بڵین بازاڕی وزەی جیهانی داوەکو قەیران ئێستا سەری هەڵداوە ئایا دەکرێت بڵین جیهان و بازاڕی وزە ڕووبڕووی مەترسێکی زۆر گەورەتر دەبنەوە ئەگەر ئەمانە ڕووبدات ئێرانەکان ئەو باسییان کرد تەنها بۆ ئاماژەدان بوو ئەکرێت ڕووبدات بەڵام هەتا ئێستا لە بەرژەوەندی ئێرانەکانی استراتیژی وایان بینیەوە کەوا سوحوسیەکان نەجۆڵێن چونکە ئەوە پەیوەندی بە میسرەوە هەیە ئێران ئێستا لە ڕووی دەریای سوورەوە تەنانە دەرگاکیشی کردوتەوە بۆ سعودیە چونکە هاوسنوورە لەسەر کنارەکانی دەریای سوورەوە پاشان ئەفریقیا و مصر بە تایبەتی هەتا ئێستا بێدەنگە عربەکان گلەی لێ ئەەکەن بۆچی تا هەنووکە مصر نهاتۆتە ناو ئەو جەنگە و پاڵپشتی و وڵاتانی کەنداوی عربی ناکە ئەو پەیوەندی بە دەریای سوور و بابولمەندەبەوە ئێرانیەکان ئەگەر کاتێکەوە ئەو هەنگاوانێن ئەگەر بە شێوەیەکی تەواو لە گەڕی هۆمز وەک بڵێ تۆق بێتەوە خەستر بێتەوە جەنگەکە ئەمریکەکان پەنابەرن بۆ دوورگەی خارک ئەو کاتە بڵێ ئێرانەکانەوەکەن کە ئەوەشیان کرد دوو حاڵەت ڕوئەدا یەکەم قەیرانی وزە لە ئاستی جیهانە فراوانتر و قوڵتر ئەبێت دووەم نەیارەکانی ئێران زیاتر ئەبن بەڵێ سپاس دەکەم بەڕێز شێروان شمێرانی نووسەر و شرۆڤەکاری سیاسی سپاس لە سلێمانیەوە لەگەڵ کوردستان 24 بووی